تاقی کیسرا بەناوبانگترینی شوێنەوارەکانی ئیمپراتۆریەتی ساسانیە کە تا ئێستا مابێتەوە. ئەم شوێنەوارە گەورەیە دەکەوێتە 37 کیلۆمەتری باشووری شاری بەغدادەوە لە شاری تیسفۆنی کۆندایە و نزیک بە شارۆچکەی مەداینی ئێستایە. ئێستا بەو ناوچەیە دەگوترێت سلمان پاک، ئەویش بۆ ئەو باوەڕە دەگەڕێتەوە کە دەڵێن گۆڕی هاوڵی بەڕێز سەلمانی فارسی لێیە. سەبارەت بە کۆشک و تاقی کیسرا دەوترێت خەسرەوی یەکەم نەوشیروانی دادپەروەر کە ساڵانی 531 تا 579 زاینی حکومڕانی کردووە ئەو کۆشک و تاقە گەورە و ناوازەیی دروست کردووە. هەندێکی تر دەڵێن شاپوری یەکەم دروستی کردووە، بەڵام دواتر نەوشیروانی ساسانی نۆژەنی کردووەتەوە. ساسانیەکان دوایین زنجیرەی پاشایی ئێرانن کە بەر لە ئاینی ئیسلام حکمیان کردووە. بە پاشاکانی ساسانی وتراوە کیسرا. کیسراکانی ساسانی وەک ململانەی شارستانی بەو کۆشکە وڵاتانیان تووشی سەرسوڕمان کردووە. تاقی کیسرا لە ڕابردوو ئێستادا یەکێکە لە شوێنە سەرنجڕاکێشەکانی جیهان. تاقێک و دوو بەشی سەرەکی کۆشکەکە پێک دەهێنن. تاقەکە بۆ خۆی 37 مەتر بەرزە و 26 مەتریش پان بووە. درێژی و قوڵایی ناو تاقەکە نزیکەی 50 مەتر بووە. هەندێک لە بەشەکانی ئەو کۆشکە ناوازەیە ڕووخاون. گەورەترین فەرشی دنیا بەدەستی ئێرانیەکان چندرا لەو کۆشکەدا بوو کە درێژیەکەی 140 مەتر و پانی 27 مەتر بوو. لە ئاوریشم دروستکرا بوو بە ئاڵتون و زمڕوت و بەردی گرانبەها ڕازا بووەوە. لە سەردەمی سەرهەڵدانی فتوحاتی ئیسلامیدا شاری مەدائین، تیسفۆن و تاقی کیسرا کە پایتەختی ئەو کاتەی ئیمپراتۆری ساسانی بوو کۆنتڕۆڵ کران. سوپای ئیسلام پێشڕەوی گەورەیان کرد و بە هەڵمەتە بەهێزەکانیان ئیمپراتۆری ساسانی لە بەردەم سوپای موسڵمانان بە چۆک داهات و بە یەکجاری هەڵوەشایەوە. یەزدی گوردی پاشای ساسانیەکان لەگەڵ ڕۆستەمی سوپاسالار لەو شەڕەدا کوژران. دەوترێت لەو کاتەدا کۆشک و تاقی کیسراش کرانە مزگەوت. ئەم شوێنەوارە گەورەی مێژوو تووشی زۆر کارەساتی سروشتی هاتووە. بۆ نمونە ساڵی 1888 لافاو بەشێکی کۆشکەکەی ڕمان. ساڵانی هەشتاکان دەست بە نۆژەنکردنەوەی کرایەوە و ساڵی 1991 بەهۆی جەنگی کەندا و پرۆژەکە ڕاگیرا. ئێستا تاقی کیسرا ڕوو لە دارمان و خاپووربوونە. هەردوو حکوومەتی عێراق و ئێران بە هاوبەشی دەیانەوێت سەر لە نوێ نۆژەنی بکەنەوە. بەڵام تا ئێستاش هیچیان بۆ نەکردووە و مەترسی زۆر هەیە بە یەکجاری خاپوور بێت. تاقی کیسرا لە کۆشکی پاشایی ساسانیەوە کە دەسەڵاتداری گەورەی ناوچەکە بوون و جێگەی پاشایان و دەسەڵاتداران بوو، ئێستا بووەتە کەلاوەیەک و لە ئاوەدانیەوە بووەتە چۆڵەوانی و ڕوو لە داڕمانە.